بۆچی دەبێ هاوکاری بەشی خێرخوازی نەخۆشخانەی میهرەبانی بکەم؟ ڕۆژانە کۆمەڵێک نەخۆشی هەژار کاتوانای وەرگرتنی چارەسەریان نییە سەردانی ئەو بەشە دەکەن و ئەو بەشە هەڵدەستێ بە دابینکردنی چارەسەری پێویست بۆ ئەو نەخۆشانە. ئێمە کەفالەتی بیمەی تەندروستی نزیکەی 3000 منداڵی نازدارمان کردیە لە وەرگرتنی چارەسەری تاوەکو نەشتەرگەری. ئەو نەشتەرگەریانەی لەو بەشە بە خۆڕایی ئەنجام درراوە لە ساڵی 2024 288 نەشتەرگەریە، لە ساڵی 2025 لە ماوەی 5 مانگی ڕابردوو 64 نەشتەرگەریە. لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک چاڵاکیمان ئەنجام داوەکو بەشی خێرخوازی نەخۆشخانەی میهرەبانی بە سەردانیکردنی بەشێک لە ڕێکخراو پەیمانگاکانی تا منداڵی نازداریان لەخۆ گرتووە لەگەڵ سەردانیکردنی خانەی بە ساڵاتوان بە پێدانی کۆمەڵێک ڕێنمایی تەندروستی لەگەڵ پشکنینی پزیشکی پێویست بۆیان و وەرگرتنی چارەسەری پێویست. میهرەبانی دڵسۆزی و لێزانی